لە ساڵیادی زانکۆمانە پیرۆزبایشی گەرم ئاراستەی سەرجەم مامۆستا ئەکادیمیەکانی زانکۆمان ئەەکەم و هەروەها پیرۆزبایی لە هەموو فەرمانبەرەکانی زانکۆەکەم بۆ دیاری ئەم ساڵیش وەکو بەشی زانستی خۆشبەختانە زانکۆمان هەڵدەستێ بە ئەنجامدانی 4 کۆنفرانسی نێودەوڵەتی و هەروەها دیدارێکی زانستی. خۆشبەختانە ئەمەوێ ئەوەش زیاد بکەم کە ئەوە مامۆستا ئەکادیمیەکانمان ئەم ساڵ ژمارەیەکی بەرچاوەوە توێژینەوەی زانستیان ئەنجامداوە. ئەمەش سەرکەوتنیەکە بۆ زانکۆمان. لە کۆتاییدا دووبارە پامی سەرکەوتن و بەردامی زانکۆ و گەشەکردنی دووپات دەکەینەوە هەرشاد. بە ناوی ستافی ئیداری زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی پیرۆزبایی خۆمان نەگەیەنین بە سەرجەم مامۆستایانی بەڕێز و کادیرانمان کە شێلگیرانە دەوام دەکەن و پابەندبوونی تەواوەتیان هەیە بە دەوامەوانێ. هەروەها بە ناوی هەموو ستافی ئیداریشەوە جارێکی تر پیرۆزبایی خۆمان نەگەیەنین بە جەنابی سەرۆکی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی کە بەردەوام لە هەوڵ و ماندووبوونی هەمیشەییدایە بۆ ئەوەی کە سەری زانکۆمان لە کەشکەشانی فەلک بێ و هەمیشە جێی فەخر و شانازی هەموو لایەکمانە. من لە ڕۆژی یادی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانیدا هەمیشە پەیامی زانست و پەیامی پابەندبوون و پەیامی خۆشەویستی زانکۆ و زانست و معریفە ئەگەێنم بە هەموو خەڵکی کوردستان و هەموو کادیران و هەموو خوێنکاران و هەموو مامۆستایانی بەڕێزی زانکۆکەمان. بە بۆنەی ڕۆژی زانکۆمانەوە پیرۆزبایی لە بەڕێز سەرۆکی زانکۆ و گشت یاردەرەکانی و گشت کارمەندانی سەرۆکایەتی زانکۆ و کۆلێج و پەیمانگاکان و مامۆستا بەڕێزەکان و خوێندکارانی بەڕێز دەکەم. هیوادارم ئەم یادە پیرۆزە ببێتە هۆی زیاتر هاندانیان بۆ پێشکەوتنی ئاستی زانستی زانکۆکەمان. بە بۆنەی ساڵیادی ڕۆژی زانکۆوە گەرمترین پیرۆزبایی لە بەڕێز سەرۆکی زانکۆ و بەڕێزان یاریدەرانی سەرۆکی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی دەکەم و پیرۆزبایی خۆم بە بۆنەی ئەم یادەوە ئاراستی سەرجەم مامۆسایان و فەرمانبەران و خوێندکارانی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی دەکەم. ئومێد دەکەم ڕۆژی زانکۆ هاندەرێک و پاڵنەرێکی باش بێ بۆ بەرەپێشچوونی زانکۆ و بزافی پەیوەندی زانستی و ئەکادیمی لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی لە تەواوی هەرێمی کوردستان و لە جیهانیشدا. هەر لەم ڕێگەیەوە ئەمێ موژدەی ئەوە بم بە تەواوی خوێندکاران و مامۆستا خۆشەویستەکان لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی کە ژماری پەیوەندی ئەکادیمیەکانی زانکۆ گەیشتووەتە 43 پەیوەندی ئەکادیمی و لە ڕێژەی ئەو 43 پەیوەندی ئەکادیمیە نزیکەی 30یان چووەتە بواری پراکتیکی و پراکتیزەکردنی ئەو ڕێکەوتنامانەوە. خۆشبەختانە تازەترین ڕێکەوتنیش کە لە بەردەستمانایە لەگەڵ زانکۆی ڤۆرۆنیشی رووسیا کە زانکۆیەکی حکومیە یەکێکە لە زانکۆ باوەڕپێکراوەکانی وڵاتی رووسیا لەلایەن وەزارەتی خوێنی باڵای هەرێمی کوردستانەوە دانی پیانراوە و لەم ڕێکەوتنەیە چەندین خاڵی گرنگ کە لە سوودی خوێندکاران و مامۆستایان و فەرمانبەراندایە کە ئەکەوێتە گەڕ. خۆشبەختانە وامەیە مژدەیەکی تریش ئاراستەی فەرمانبەران و مامۆستایانی خۆشەویستکەم کە لەم هەفتەیەدا و دوا بە دوای یادکردنەوەی ڕۆژی زانکۆ 2 سکۆلەرشیپ کە بەدەست زانکۆمان گەیشتووە ئەکەوێتە بواری ڕاگەیاندنەوە و لە ڕێی ماڵپەڕی زانکۆمانەوە خەینە بواری ڕاگەیاندن و فۆرمەکەی ئامادە ئەبێ بۆ پێشکەشکردن. تکام وایە سەرجەمیان سوودی لێ ببین و بتوانن لەو چێبڕچەی ئەو 2 سکۆلەرشیپەیە سوودی لێ ببینن. دووبارە ڕۆژی زانکۆ پیرۆز بێ لە هەمووان و لە زانکۆ و لە خوێندکاران و لە ستافی مامۆستایانش.
پیرۆزبایی ساڵیادی ڕۆژی زانکۆمان کە 4 ئەمڕۆ لە خۆمان لەسەر جەم مامۆستایان و خوێندکاران دەکەین. هیواداین هەموو ساڵێک ئەم یادە بەرزرا بگیرێ و ئەم یادە هەموو ساڵ ئەم یادە بێتەوەی کە زانکۆمان بەرەو پێشە بچێ و چالاکی زانستیەکان بەردەوام بێت و پرۆسەی خوێندن بە شێوەیەکی باش بڕوا بەڕێوە. بە بۆنەی ساڵیادی دامەزراندنی زانکۆمان زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی پیرۆزبایەکی گەرم ئاراستەی سەرۆکی زانکۆ هەردوو یاریدەرە بەڕێزەکانی و وە سەرجەم ڕاگر و ستافی ئەکادمی و مامۆستایان و با بڵێن لە هەمان کاتیشا ستافی کارگێڕی و خوێندکارە بەڕێزەکانی هەموو زانکۆمانەکەم و بە تایبەتیش پیرۆزبایەکی گەرم ئاراستەی ستافی کارگێڕی و مامۆستایان و فێرخوازەکانی سەنتەری خۆمانەکەم جێی خۆیەتی بەم بۆنەوە تەمەنا بۆ بکەین کە زانکۆی ئێمە وە هیوادارین کە لە ساڵی نوێ ببێتە ساڵی هێنانەدی یان ساڵی گەشەکردنی زیاتر و پێشکەوتنی زیاتر بۆ زانکۆمان لە ڕێی ئەنجامدانی کۆنفرانس و چالاکی و ئەو بابەتە زانستیانی تر کە لە ئێستاە زانکۆمان پێگەیەکی گرنگ و با بڵێن ئاستێکی بەرچاوی تۆمار کردووە لە ڕانکی زانکۆکانی هەرێمی کوردستانە بۆیە هیوادارم لە ساڵی نوێ ئەو چالاکیانە بەردەوامیان هەبێت و لە هەمان کاتیشا پێگە و ئاستێکی زیاتر تۆمار بکات کە شایستەی ئەو ڕنج و ماندووبوونە بێت کە ستافی زانکۆمان بەگشتی با بڵین هێناوێن گرتویانەتە بەر بۆیە وەکو سنتەری زمانی ئێمەش پلانمان هەیە کە لەم ساڵە کە پێێنینە ساڵی داهاتوی دامەزرانی زانکۆمانەوە پلانماندانەوە کە چالاکی زیاتر ئەنجام بدەین و بە تایبەتیش بە هەمانگی لەگەڵ بریتیش کاونسڵە لە ڕێی ئەنجامدانی وەرکشۆپی زانستی لە بواری زمانی ئینگلیزیە هیوادارم دووبارە سپاس بۆ هەموو ستاف و پیرۆزبایەکی گەرم ئاراستەی هەموو لایەکەکەم. پیرۆزبایەکی گەرم لە سەرۆکی زانکۆ و یاریدەدەرەکان و بەڕێوەبەر و فەرمانبەرەکانی زانکۆمانەکەم و هەروەها پیرۆزبایەکی گەرمیش لەسەر چەند مامۆستا و خوێندکارانی کۆلێج و پەیمانکانی سەر بە سەرۆکایەتی زانکۆمان دەکەم و هیوادارم زانکۆمان بەرەو پێش بکەوێ و